بەناوی خودای گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردی و عەرەبی دەکەم و بە خێراتنی هاوپیشەکانم بەڕێزان محامی عەبدولهادی محامی علی حسێن علوان محامیە سەلوە سەمیر عەبدوڕەزاق کە لە بەغداوە هاتوون تەشریفیان هێناوە ئەوانە لە سەرەتای تۆمارکردنی داواکان لە بەغا هەر لەگەڵمان بوون لە هەموو قۆناغەکانی دادبینی لە بەغدا لەگەڵمان بووینە زۆر سوپاسیان دەکەم لە بەغداوە تا ئێرە بەخێر بێن سەرچاوان طبیعی دەمێ بۆ هەموو لایەک و ڕایگەشتی ڕوون بکەمەوە ئێمە کاتی خۆی بەردە 2 ساڵ سکاڵامان نووسی لەسەر وەزیری بازرگانی عراق و بەڕێوەبەری گشتی دانیوێڵی عراقی سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیارانی کوردستان سەرەتا بە ناوی چەند جوتیارێک داواکەمان تۆمار کرد ئێمە لە قۆناغەکانی بەرایی داواکەمان بردەوە دواتر لە قۆناغی ئیستینافیش داواکەمان بردەوە دواتر لە قۆناغی تەمیز دوای ئەوەی کتابێکی بەهەڵە لەلایەن بەڕێوەبەری سایلوی هەولێر کرابوو کە مفاد لەلایەن محکمەی بەغدا و مفاتحە کرابوو لە ڕێگەی وەزارەتی بازرگانی عراقی کە ئایا پرسیار کرابوو بۆچی پارەی جوتیارانی کوردستان بۆ ساڵانی 2014 و 15 و 16 نەداوە لە وەڵامدا بەداخەوە دیارە ئەویش قەزدەن نەبووە بەڵام هەڵەی کردبوو نووسی بووی بەهۆی نەبوونی سیولەی نەقدی ئێمە نەمانتوانێت پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بدەین دەبوایە برێ ئێمە بەغدا پارەی نەناردووە بۆیە ئێمە پارەکەمان نەداوە بۆیە محکمەی تەمیز ئیستینادی لەسەر ئەو کتابە کرد دەڵێ ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە ئەو پارەیە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام جوتیاران مافی خۆیان ئەو پارەی وەرگرن بەڵام دەبی لە هەرێمی کوردستان وەری بگرن بۆیە بەم هۆکارەوە ئێمە ناچار بووین ئەمڕۆ ڕوومان لە دادگاکانی هەرێمی کوردستان کرد لەگەڵ بەڕێزمان فارس سەرۆکی ڕێکخراوی جوتیاران و تەواوی پارێزەرانی هەیئەتی دیفاعی جوتیارانی کوردستان کە لە بەغداوە هاتوون ئەمڕۆ سکاڵامان نووسیوە لەسەر وەزیری بازرگانی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێوەبەری گشتی دانەوێڵەی هەرێمی کوردستان هیوادارین ئەم داوایە لە نەتیجە لە قازانجی جوتیاران تەواو بێت و ئیشاڵڵا دڵنیاتان دەکەین جوتیارانی کوردستان ئەگەر بێت و هەرێمی کوردستانیش خۆی لە مۆزوع باتە دەرێ بە پەیوەندی بێمەوە نیە ئێمە ئەو کاتە لە ڕێگەی محکمەی ئیتیحادی فیدرالی عولیای عراق ئەو داوایە ئیقامە دەکەین و ئەو پارەیەتان زامنە دڵنیابن لەوەی جوتیارانی کوردستان کە پارەکەتان ناسوتێ حەقەتان زامنە بەڵام دەبی سەبر و تەحمولتان هەبێ هەرچەندە ماوەیەکی زۆر خۆتان ڕاگرتووە بەڵام هەموو کۆتاییەک لە سەرەتاوە دەست پێ دەکە بۆیە داوا لە جوتیارانی خۆشەویست دەکەین پشیان هەبێتن و ئینشاءڵڵا بەدڵی ئەوان دەبێتون دەگەنە پارەکانی خۆیان و بڕی پارەکەش هەر بۆ زانیاریتان سەروی 557 میلیارد دیناری عراقیە پێشتر 557ەکەی تر وەرگیراوە نیوە ماوە ئەوەی کە پەیوەندی بە زیاتر لە 5000 جوتیاری کوردستان چاوەڕوانی ئەم بڕیارەی دادگا دەکەن